لە کاتێکدا موچەخۆرانیان وا تێگەیاندبوو لە دوایە چوونە نێو پرۆژەی هەژماری من نۆرە نامێنێت و بەو پەڕی ئارامی موچەکانیان وەردەگرن، بەڵام ئەمە حاڵی موچەخۆرانە لە بەردەمیکێک لەو بانکانە. نۆرەیەکی دوور و درێژ و ئەیتیئێمەکانیش بەهۆی کۆمەڵە کێشەوە لە کار کەوتون. ئەرێ جیازەکە تێکسوو پارە نەبوو یا جیازەکە ئیشی ناکە؟ پارە نەبوو ێستش جیازەکە کە پارادۆ جیازەکە دشت سەم لە کەرکووکەوە هاتوون، یعنی ماخون یە بانکێکەوە تا ئێستا بنکەیەکی نییە لە کەرکووک. زۆربەی مۆزەف ئەوانە ئەیبینیان لێرە هاتوون بۆ مۆزامی لە کەرکووکەوە هاتوون، لە شوێنی دوورەوە هاتوون. ئەو سەمن کێشەی ئەوە مەیاڵە دەبێت کۆدەکەت ئاکتیڤ بکەیت. کۆدم بۆ هاتوۆتەوە، جاریش کە کۆدم بۆ هاتوۆتەوە لە هیچ شوێنەکە نایخوێنێتەوە کۆدەکە. لە شوێنی خۆتی لە شەشی بەیانیەوە هاتوینە چوونێتە ژوورەوە هاتوینە دەرەوە هەر یەک لە عین لە شو خۆوەستاوی. بانکەکە هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر گرفتەکە نەدا، بەڵام بەپێی قسەی ئەوانەی لە بەردەم ئایتیئەمەکە موچە وەردەگرن، ئامێرەکان زوو لە کار دەکەون، جار و بار پارەیان تیا نامێنێت، هەندێک جاریش وەسڵی پارەکە بەبێ پێدانی پارەکە ڕادەکێشێت. هەشیانە گرفتی ئەکتیڤی کارتەکە و وشەی نهێنی هەیە. وڵای کێشە لە بانکەکەوەیە، کێشەی ئەمە کە کاردیان بۆ کردوین کێشە لە بانکەکەوەیە. ئێستا من چوومە ژوورەوە بۆ لای مدیرەکە مدیر وتیەتی پێم ئەڵێ بچۆ چاوەڕێ بکە، چاوەڕێی نامەکە. ئێستا نامەیەکم بۆ هاتووەی تێ چاوەڕێکەم کە جیازەکە بکوێتە ئیش و بزانی بیدێنە جیازەکە بزانین پارەکە ڕاکێشە یان کۆدەکەش خاڵ چوونێ ژوورێت ئەتیڤی کردوتی بڕۆنەوە دە چاوەڕێی نامەکەی کە تا نامەکەران بگەڕێتەوە. نەما ئاشەکەی تێدا نە پارەکەی تێدا و نە هیچیش ناوێت، لە نامەکەشمان بۆ نالەکەی چاوەڕێی نامەکەشی. تا ئێستاش هەژماری من لای فەرمانبەران و موچەخۆران پرۆژەیەکی پەسەند نەکراوە و ئەوەی هەشیەتی متمانەی پێی نییە، بەڵام دەسەڵات بە زۆر دەیەوێت بیسەپێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.